براسي ام تورب يعني واتە پێەکە حەزەکە هەر ناونتور بخۆی. بەڵێ ئێمە و کوڕێکخراوی هاوکاری ئەڵمانی ئەمڕۆ لە گردەگۆزینە لە شارەدەی گردەگۆزینە ئەم پەیکەرەمان دانا کە خۆیان بینێتەوە لە پەیکەری تورێک بە ئەندازەی 3 مەتر گەورەی کە ئەم شوێنەمان بۆ هەڵبژار چکە ئەم ناوچەیە بەناوبانگە بە سەوزەوات بە تایبەتی تور و لێرەوە هەناردەی شارەکانی تری هەرێمی کورسان ئەکرێت و بە پێویستمانزانی ئەم پەیکەرە لێراکە دابنین و دروستکردنەکەیشی لەلایەن هونەرمەندێکی ڕۆژهەڵاتیە بە ناوی بەڕێز حەمیدەوە. گرنگی ئەو پەیکەری تورە حەمد و سەنای خۆی گەورەیە کە ئەم نعمەتەی پێبەخشوین و لە گەرمیان و بە تایبەتی لە شاردەی گردەگۆزینە زۆر جوان بەرهەمێنرێ خەڵکێکی جوتیارێکی زۆرمان هەیە ماندوو لە دێر زەمانەوە خەریکن بەرهەمی ئەم نعمەتە خۆیە بەرهەم دێنن میوەیە لە ڕزی میوەکان حسێبە تەندروستیشی زۆرە سوودی تەندروستیشی زۆرە بۆ خەڵک وەکو ڕەمزێک چۆن شارەکانی ئێران کە خاوەنی حەزارەتن لە هەر دەواازەی شارێکە بەچی بەرامباگە نمونەیەکیان داناوە بە سوپاسەوە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی شارەوانەکانە ژینکە دۆستەکان پێشنیاریان بۆ کردمان بابە لە فلگەی گردەگۆزینە ڕەمزی تورێکمان بۆ بکەن ئەوەیە کە ئەیبینی کە زۆر دڵمان پێ خۆشە و ئێوەش زەحمەتیان کێشاوە تەختەیەکەن. ئێمە وەکو شاردەی گرۆزە وەکو کەسانی شاردەی گرۆزە دەستخۆشی لە ڕێکخەری ئەڵمانیەکەم بۆ ئەم پایکەرە جوانەیە بۆمان داناوە لە شاردەی گرۆزە کە ئەمە فرقەی گردەوەزەیە خۆدانزان ئەم تورە بەڕاستی هەمووی خەڵک شاردەی گردەوەزەی دڵخۆش کرد. ئیتر خۆدانزان شاردێک گرۆزە چەندین ئایلە و خێزانی بژێوی ژیانیان لەسەر ئەم سەوزەوات و ئەم تورەیە من دەستخۆشیدان یەکەم بەڕاستی ئەم تورە یانی واتە پێەکە حەزەکە هەر ناونتور بخۆی ڕووخۆشی دەربڕێم تورە یانی گردەگۆزەی و هەموو دنیا ناسان.